تێکشکانی بەهای دینار و هەڵکشانی نرخی دۆلار بۆ پێوانەیەکی نوێ تەنها گۆڕانکاریەکی کاتی ژمارەکان نییە، بەڵکو ژمارەیەکی مەترسیدارە بۆ جەنگێکی ساردی ئابووری. لە کاتێکدا شەقام چاوەڕێی سەقامگیری دەکات، تەمەمژێکی ئابووری سەخت باڵی کێشاوە بەسەر بازاڕدا و شارەزایانی دراو دەڵێن ئایندەی دیناری خستۆتە ژێر پرسیارەوە. ئێستا بڵێن 100 تریلیۆن دینار هەیە لە عێراقا، ئەم 100 تریلیۆنە هەمووی لە دەستی هاوڵاتی و تاجر و کاسبا بووایە، گەڵا لەوانەیە بچوایەتە 65 و 70. بەس ئێستا تقریبا لە 120 ئەو پارەیە لە بەردەستی خەڵکایە، حاڵی ئارچنگوێ لەم لەبەرەوە دیناریش کەمە لە بازار. ئەگەر دینار کەم نەبووە لەوانەیە بچوایەتە سعرێکی تۆزێ بەرز، لەبەرەوەی کە دینار کەمە و دۆلاریش زۆرە و دۆلار ئەگۆڕێتەوە لە بازارە بکرێ بە دینار، لەبەرەوە تەسەوڕ ناکەم دۆلار بە هیچ شێوەیەک زۆر بەرز نابێتەوە. ئەمە ئەیگرتەوە بۆ زیوەکان ئەیگرتەوە کابرا ڕۆژی پێشوو چەند کیلۆیەکی کڕی و 100 کیلۆ 50 کیلۆ 70 کیلۆ چەندێ بە 60 گەڵای بکڕای گرتەوە خێری چاکیە کرد. ئەوە بوو مەسەلە. ئەگەر کابینەکەی ناوەند کابینە حکومەتی ناوەند بە زووترین کات تەشکیل کرێ، بە زووترین کات گەڵایەتەوە بۆ 44 و 45 بە تەسەوری. بنبەستی پێکێنانی حکومەت و زیادبوونی باج بازرگانەکانی ناچار کردووە پشت لە بانکی ناوەندی بکەن و ڕوو لە بازاری ڕەش بکەن. ئەم دۆخە بۆتە پارێکی چەور بۆ گروپ و کۆمپانیا سێبەرەکان تا بارەزووی خۆیان یاری بە نرخەکان بکەن. لێرەدا نەبوونی چاودێری ورد و بێبەشکردنی بەشێک لە بازرگانەکان لە نرخی فەرمی هاوسەنگی خستنە ڕوو خواستنی بە تەواوەتی تێکداوە. ئێستا هەموو شتێک بە دۆلارە، ئەوەی ڕاستی بێت کاریگەریە بێتە جلوبەرێک لەسەر هەموو شتێک. ئێمە جلوبەرێک لە سینەوەیەنی، لە ئێرانەوە شتێنی، لە تورکیاوە ئاشیایەنی. وەڵای بە کاتای بێمە لە بازاری ڕەشا دۆلار بکڕین، ئێستا لە بازاری ڕەشایی کردین ڕاستی بێت بە نرخی بازار. بەڵێ ئێستا باری تازەتان بۆ هاتووە بە ئەو دۆلارە گرانە نرخ کاریگەری بێت لەسەر بەرزبوونی شتومەک زۆر هەڵە وەڵاشت گرانە بێت. ئەنی ئێستا مەشتمان هەبووە بە 6000 وێتە بۆ بە 7000. هەڵە وەڵا جا گومرگوشتیش زیاکە سەبار نایەت گومرگی شتەکان زیاکە ئێتر نازانم جارە چۆنە بێت تا دەبار دەرنەچووە لە بەسڕا. وەڵای ئێستا بارێکمان گیری خواردووە لە بەسڕا، ئێستا داوای جاران بارێکمە هێناوە 30 وەرەقەمان ناوە، پێ ساڵە 150 گەڵا گومرگەکەی. بەردەوامی ئەم ناجێگیری نرخی دۆلار ئاماژەیەکە بۆ ئەوەی کێشەی دینار پێش ئەوەی دارایی بێت سیاسیە، تاوکاتەی بڕیاری ئابووری لەژێر سێبەری ململانەی دەسەڵاتدا بێت، گیرفانی هاوڵاتیان دەبێتە یەکەم قوربانی ئەم گەڕە ناڕوونەی بازاڕی دراو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.